والله یەک داواکاری مێ بەسە ئەو منافەسەی واز لێ بین هەمووی منافەسی لەو بەرچی خۆیتی بەڕاستیت پێ برێم دەبووە هەرزوو زوو مەلعەبەک لەو هەولێری دروستکرابەیە دەبووە دوو سێک دروستکرابە ئێستا بڕۆتە باشە ئەو جنوبەی کە وێرانە وێران بڕۆ مەلعەب مەدینەی هەیە مەلعەب زەوڕای هەیە هەمووی خلیدی خۆشتر والله کاول بوونا گوناحە ئەو شارە وەچ ئەو هەولێرە ئەو پایتەختە خۆشە دووسێ مەلعەبی خۆشی نەبی تازە پاش 35 ساڵی تازە لەو مەلعەبی نۆژە دەکەنەوە والله ویس نۆژەکردنەوە نییە بەڕاستیت پێ برێم نۆژەکردنەوە مەلعەبەی جوان دروست کە لە 150 خەریتەی جوان شەریکە و مەریکەی بینن ئەو مەلعەبەشی وادارم کە نۆژەنیش دەکەنەوە نەک بەس فریزەکەی بگۆڕن هەمووی سەخفی دروستکەن جوان وەچی زاخۆی شتێکی جوان بکەن کە ئەو جمهورە ڕازی بێ بەڕاستی پێ برێم چۆن سەیری ئاستیانەی هەولێر دەکەی لەگەڵ بڕیاری نۆژەنکردنەوەی یاریکار ئاسیانەی هەولێر باشە بەس کاکە تەداخلی زۆرە بەڕاستیت پێ برێم لە گسکی هەتا گەورەی نیە دەبی بگۆڕدرێ دەبی شتێکی جوان بکرێ جوان یعنی ناکرێت لەو منافەسەی ئەو نادیان کردە قوربانی ئەو هەموو جمهورە نییە خەفەتیان لە دیار دەخوا بەڕاستیت پێ برێم هەمووی لۆ بەرک و جیفانی خۆ دەکات بەڕاستیت پێ برێم ئەوی هەولێری خۆش دەوێ بابێ خۆبەخشانە ئیشکال ئەو نادی لە بۆ نادەکە ئیشارەکەی پایتەختە گوناحە بەخوای نادی پایتەختەوە بێ دۆک و زاخۆ والله لە چاو هەولێری قەزا و نەعیە والله چ دەکا بەس تەماشایان کە چ دەکەنێ کاچم ئەمەش والی شارمانێ کاچم باشتێکمان لێ بکات دەورومەندمان زۆر لە هەولێری کاچی من داواکاریم لە ئومێد خۆش ناوێ کاچی من والله دەورومەندی وامانێ لەو هەولێری نییە حەبەس بێ کوی باش پێنج مەلعەبی دروست دەکا بەخوای بەڕاستی پێ برێم